بە بەشداری 720 خاوەن باخ و دەسڕەنگین و خاوەن پیشە. نۆهەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجا دەستی پێکرد. بە پیتی خاکی هەڵەبجا هۆکاری گەشەی کشت و کاڵی و باخداریە، بۆیە ئەگەر پلان هەبێت حکوومەت دەتوانێت بە هەماهەنگی کەرتی تایبەت ساڵانە هەزاران هەلیکار لەم ناوچەیەدا بڕەخسێنێت. مەوادی ئەوەلی کشت و کاڵی لە هەڵەبجە و شارە زور و هەورامان مەوادێکی زۆر گرنگ و جونگەیەکی گرنگە بۆ مەوادی سەنایی. ئەوە ئەگەر استیقرالی سیاسی و اقتصادیمانە بێ دەیان مەعامل ئەتوانی تۆ لە هەڵەبجە و شارە زور و هەورامان بکەی بۆ هەڵی کار و بۆ دەستی کار. ئەم فستیڤاڵە ئێستا لە تەواوی شارەکانی عێراق و وەرێمی کوردستانەوە گەشتیاری بۆ دێت، بۆیە پلانی بەنێودەوڵەتیکردنی بۆ دانراوە. بۆ ساڵی دەیەمی ئەم فستیڤاڵە بکرێتە فستیڤاڵێکی نێودەوڵەتی. لەبەرەوە بەو بودجە متەوازعی کە هەیە ناتوانێت ئەو ئامانجە بەدی بێت، بۆیە پێویستی بە منحەیەکی ساڵانە هەیە. لە ڕێگای ئەم فستیڤاڵەوە پرۆژەی گەشت و کاڵ زیاتر گەشەی پێدەدرێت، کار دەکرێت بۆ خزمەتی زیاتر بە جوتیاران. گەشت و کاڵ وەکوی جەنابی کاقوباد وتی دەبێ سەرەتاکانی لەوە دەست پێ بکەین کە دەرفەت بۆ جوتیارەکان بۆ خاوەن پرۆژە پەلەوەریەکان گشت و کاڵەکان بکەین و هانی گەشتیاران و گروپاتی گەشتیاری و کۆمپانیای گەشتیارەکان بدەین کە بمێننەوەتیایە و بە دیاریە جوانەکانیان بگەڕێنەوە. باخەوانانی هەڵەبجا باشترین بەرهەمەکانیان لەم فستیڤاڵەدا خست بۆ ڕوو، چونکە دەیانەوێت بە باشترین بەرهەم زۆرترین سەرنجی گەشتیار بۆ شارەکەیان ڕابکێشن. برادرانە هەرمووی لە هەولێرەوە هاتوونەوە تا لە بەیانی و شتەکڕن لە لای ئێمە ئێستا ژەڵێ 25 سنووقمانەوێ بۆ ئێوارەوە تا ناتوانین بۆیان پیاکەین. ئێمە ئێستا بیبین بۆ عەلوە یا بیین بە دەستی یەکێکی کە یا ئەیبا بۆ شوێنێکی کە بە نیوە قیمەت لێمانەکڕن. ئێمە لێرا خۆمان بە سیعری عەلوەکە بە کەمتر بە زیاتر ئەیفرۆشین و ئیسفادەیەکی لەکەین. هەر هەموو جوتیاران ئێسەوانە کە ئێوەی بین و لە بەشداری فستیڤاڵەکەیان کردووە. ئێمە نرخێکی گونجاومانداناوە بۆ هەنارەکان بۆ ئەوەی هەم هاوڵاتیان نەک لە نزیکی پارێزگای هەڵەبجە و لە پارێزگای سلێمانی سەرچەم پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ڕوومانتیەکەن کە هاتنە ئێرە کە دوایی کە ڕۆژنەوە بەگلەیی و نەڕۆنەوە و بیر نەکەنەوە کە ئێمە زیادمان لەسەنەوە ئێمەی جوتیاران بەروبوومەکەی خۆمانە. فستیڤاڵەکە لەژێر چاودێری وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێم بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکان بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ڕێکیان خست بوو. بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.